بەخێر بێ بەخێر نەیە توخواوە ژیانە تو تێدایی ئەو مالە تاریکە دیتیا دەرێ عەسری حەزەری ڕۆناچێک تێدا نییە کاچی خۆم برای خۆم زۆر باش ئاگام لێیە کارەبای مۆلدەشیان لە سەبڕی چکە چەند ماگە پارت نەدایە 6 مانجیشا کرێخانیت نەدایە بێداک ئەوکە پێنایە ئەوەنێ لەسەر بڕۆین ئەم لۆی هاتیمە خوشی خۆم بمەوە دڵخواست دەستی منداڵەکەت گرۆجاتە تەلگەڵ با بڕۆین کاکە بێدانک بچی خۆم یاڵە خارە خۆداکەم بابا بشم بەتەر نەبینەوەم با کچی خۆم ئەتو دەیبێ لەگەڵ بژی ئەو بابە ناتانیتن بە خێوتان کاتن ئیفلاسێکی لە پارەی نییە کاکە جان بێدانک کاکە کاکە لە خواچای ئەو منداڵی دنیا هەندەی نانی ماڵ منداڵی خونێ مەستینە سەلیم ئەگەر تۆ ئەو کچەی خۆت خۆش دێ لێرە گەڕێ با لەگەم بژیتم یاڵە کچم جۆ لە بابت ڕامەک یاڵە بڕۆدەی بڕۆدەی دادا خۆ بەتر لێرە چون بەجێ نەیەوە تۆ ژووی لەگەڵما خەدی بابم باباوکە لێرە بێ ئێمە چون بۆ ماڵی خاڵە باشە ئەخۆ من بابشم دێزم بەردکتانە کچی من وەرە لەگەڵ ئێمە یاوەردەی ئەخە ئەم بابشم دێدایە کاتی ئەوە نییە کچم وەراڵێن ئەخەم بابشم دەوێت دڵخواست زۆری لێ مەکە بڕۆ کچم مانەوێ ئەو بابەت دوێ ئەو بابا پیرۆزکی کاکە نابێت ئێگەرە بڕۆ پێشم بڕۆ چدەی یاڵە بڕۆ کۆڵم گەرە کولێ بڕۆ مەگری باشە و لەگەڵ دام بەزێت نێر داشی دێت باشە باشە ئەو هەبیتن سبەی دەهیمەوە وعد باشە ئێستا لە پەرخۆشەکەی دەخۆین ئەو بینگەرەکەیە باشە خەممەخۆ هەموو چارسەر دەکەین باشە شوعدم دێ کە لە پەکەی هەموو بخۆی تەواو یا کچێ خۆ ماشێ هەم لە پەکە تامەی لێ کچێ خۆ کچەکەم مەگەری کچە جوانەکەم نامەزمێلەکن داکم بنو پێم نەگوت ئەوشە ئەوە بنەوە سبەینی چارەسەری دەکەم بە وادە بدایێ ئەدە بنو کچە خۆم باشە لێ کچە جوانەکەم دەشواردەوە باشە خۆیان جان ڕحمەکمان پێ بکە لێ دەپاڕێمەوە سەلێم فەرموو شەرم نەخۆت ناکەی 6 مانگە کرێ خاوەن نەداوە وازانم شارە بێ حاکمە خۆ لە بەلاش نەمدیا بۆ قوربانە تۆزێک زروفم ناخۆشە ئینشاڵڵا چارەسەری دەکەم سەلمە ئەو شتان نازانم بڕۆن دەرەوە لە ماڵەکە کاکە جان تۆزێک یارمەتیمان بدە پیاوەتی هەر کردیە ئەوەن دۆشتەوە سەلیم جان ئەم شۆ لە نایە بن بەیانی بڕۆنە دەرەوە تکایە بەکرێم داوە مامۆت خوا لێ مانگرە لێرێ بژین ئەو لە باوکت برسە باشە سەلیم وەک پێم وتی بەیانی کاکە جان بە قوربان